أولا المشاكل هي ارتفاع الأسعار. یەکەم هۆکار بەرزبوونەوەی نرخەکانە چونکە لە پێشدا نرخی جۆ زۆر هەرزان بوو بەڵام ئێستا نرخەکە 6 هێندە زیادی کردووە. دووەم گرانی نرخی دەرمانە بۆ چارەسەرکردنی ئاژەڵەکانمان کە ناوبەناو ڕوبەڕووی پەتاو نەخۆشی دەبنەوە کەویش بەراورد بە ڕابردوو چەند هێندە زیادی کردووە. پێویستە بەرپرسان باش ئاگاداری ئەم نرخانە بن کە چۆن لە بازای ڕەشدا و ناوبوونی چاودێریدا یاریان پێوە دەکرێت. حکوومەت هیچ پاڵپشتێکی ئەو بازرگانان ناکات کە بەرهەمی عەلەف و مەروماڵات لە دەرەوە هاوردە دەکەن. هەر ئەوەش زیانی بە بازار و تەنانەت کاری ئێمەش وەک گۆشتفرۆشێک گەیاندووە. ئەگەر چارەسەری گرفتە سەرەکیەکان بکرێت لە ناوخۆدا ئەوە نرخی ئاژەڵش دادەبزێت و خەڵکی ژوور لە بەکارهێنانی گۆشتی ئاژەڵی هاوردە دەکەن چونکە ئەوان بە دوای کەمترین نرخدا دەگەڕێن. نرخی کیلۆیەک گۆشت لە نێوان 14 بۆ 18 دۆلاردایە و نرخی گۆشتی ئاژەڵی خۆماڵیش 28 دۆلارە. ئێمە زۆر جار پەنا بۆ فرۆشتنی گۆشتی بزن دەبین بەڵام ئێستا گۆشتی بزنیش نەماوە و گۆشتی بەرازیش هەر لە کڕی نایەت. بەڕاستی ئەم ماوەیە لە بارێکی ناهەمواردا دەژین. أسعار اللحوم حترتفع بشكل كبير جدا. نرخی گۆشت لە لیبیا تا دێت بەرەو بەرزبوونەوە دەچێت ئەگەر بەزوی چارەسەرێکی بۆ نەدۆزرێتەوە و ڕێگە نەدرێت ئاژەڵ بە نرخی هەرزان لە دەرەوە هاوردە بکرێت. بەڵام گرفتەکە لە لای ئێمە زیاتر پەیوەندی بە کۆمەڵگاوە هەیە چونکە خێزانەکان زیاتر خواستیان بۆ بەکارهێنانی گۆشتی خۆماڵیە و لە بەکارهێنانی گۆشتی ئاژەڵی هاوردە خۆیان بە دوور دەگرن. الوطنية مهما ارتفع سعرها يعني إلى حد ما. لە پێناو کەمکردنەوەی نرخی گۆشت و داپۆشینی شەرمەزاریەکانی ئەو دۆخەی تێکردوین لەسەر حکوومەت پێویستە پاڵپشتی لە نرخی هاوردەکردنی عەلەف و ئاژەڵی هاوردە بکات و دەرگا بەڕووی هاوڵاتیاندا بکاتەوە بۆ ئەوەی کێ لە توانایدای ئەو کارە ئەنجام بدات. بەوەش لەو بڕوایەدام دەتوانین تا ئاستێکی باش نرخی گۆشت هەرزان بکەین.